سیروان ئیسماعیل یەکێکە لەو گەنجانە کە ماوەی 16 ساڵ لە دەروی وڵات بووە، ئێستا گەڕاوەتەوە، خەڵکی کفریە، گەڕاوەتەوە کفری، لەوێ کافیەکی داناوە، سەرقاڵی کاری خۆیەتی، ڕۆژانە لە کافیەکەی کات بەسەرەبا، کار و کاسبی خۆیەکە، وەک خۆی ئەڵێت نشنگەی وڵاتی یۆنانی هەیە، ئەتوانێت سەردانی زۆربەی وڵاتانی جیام بکات، بەڵام کارکردنی وڵاتی خۆی پێ باشترە. سیروان ئەڵێت چەندین وڵاتی جیان گەڕاوم، بەڵام هیچ شوێنێک وەک وڵاتی خۆت نییە. من سیروان ئیسماعیل ئیبراهیم خەڵکی کفری بۆ ماوەی 16 ساڵ لە دەرەوەی وڵات بوومە، ئەو وڵاتش کەوا لە ناوی وێنانە ئەسینە. 2015 گەڕامەوە، ئێستا 2022 ئێستا حالیان دانیشتووی کفریم، ئیقامی دایمی میشێ، توانم سەردانی هەموو وڵاتێک بکەم، بەس ئێستا من دڵم خۆشە کەوا لە جێگاگەی خۆم خزمەتەکەم. وەڵا وەزعی کوردستان ئەو کاتە من هاتم و خەڵک گەنجانمانە چوون بۆ دەرەوەی وڵات بەردەوامی، یعنی هەتا ئێستاش بەردەوامەوە شتە، بەس من سوپاس بەخوا بە متمانەیەکی تەواوەوە حەزم کرد لە شارەکەی خۆمەوە دەست بکەم بە ئیشێکی شەکەمی سەرکەوتوو بووە، ئینسان گرگەوەیە متمانەی بەخۆی بێت. 2015 گەڕامەوە، یەکسەر بیرکردنەوەیەوەم بوو هات کەوا نەگەڕێمە دووبارە بۆ غەریبی، چونکم غەریبی هەتایە بۆ کەسمان نییە، وتم بە ئەم پەیامە لە شارەکەی خۆمەوە هەم خزمەتی دەوروبەرم بکەم، هەموو کەسانەی چەند کەسێکی سە لێرە ئیسفادەکەن، دەستە خێزان لێرە ئیشەکەین. ڕۆشتمە بۆ ئیتالیا، ڕۆشتمە بۆ فەڕەنسا، ڕۆشتمە بۆ بەلجیکا، چوومە ڕۆشتمە بۆ سوید، بۆ دانیمارک. ئەمە ئێستا ئەم خواردنەوە کەوا دروستیەکەین، ناوی بلو هاوایە، خواردنێکی فەڕەنسیە، خواردنێکی فەڕەنسیە. ئەم شتش دروستیەکەین، ئەمە ئەم بلو هاوایە، ئەمە یەکێکە لە ڕوحی تامەکان لە فەڕەنسا دروستەکرێت، ئۆرجیناڵە. ئێستا ئێمە وەکو خواردن تقریبا 13 بۆ 14 جۆر خواردنمانەیە، خواردنەوەیش وەکو قاوەکان 27 جۆر قاوەمانەیە پرۆفشناڵ لەسەر ئاستی نێودەوڵەتی، لە شەربەتە سروشتەکانیشە 21 جۆر شەربەتی سروشتیمانەیە لە هەموو تامەکان. جگە لەیرە ئێمە هۆڵێکی لە ئینمەیە هونەری بەرگری جیان وەرزش لاوان، جگە لەیرە 3 مامۆستا دوانی ئافرەت دانەیەکی پیاو لە هۆڵەکەم خزمەتەکەن، خزمەتی وەرزشلاوانەکەن بە ڕۆژان بۆ خانمان، مناڵان و پیاوان یاریەکەن، بەردەوام خاعەکە کراوەیە. 3 کەس لەورە ئێستا خزمەتەکە، 2 ئافرەت لەگەڵ مامۆسایەکە و زیاتر لە 60 بۆ 70 یاریزانمانەیە لە هەموو بەشەکان. ئینشاءڵڵا لەم نێزگانە ئەم جێگایە ئینشاءڵڵا گەورەترە بێتەوە، لە هەموو بوارەکانە خزمەتی زیاتر بکەین، ئینشاءڵڵا بتوانین لەق بۆینە کەلار، لەق بۆینە هەموو شارەکانی کوردستان، بتوانین هەلی کار زیاتر ڕێک بخەین بۆ چەند گەنجان، بەیانی ئەمە گەلەقمان بوردە شارەکان، ئینشاءڵڵا گەنج زیاتر مفیدە بێت لەم ئیشانە. ئینشاءڵڵا هەلی کار ڕاستی لە کوردستان بەڕاستی زۆر کەمە، بەس ئەبێت ئینسان حەولی بۆ بدات. تو هەر لە ماڵا دانشی تو بڵێ ئیش نییە، ناتوانیت پارە دەرکەیت، لە هەموو جێگایەبی بۆ من لە غەربی بتوانم میشکەم، بۆ نەتوانم لە شارەکەی خۆم میشکەم.